ظاهری ژیانی خەڵک لەگەڵ باتنی ژیانی خۆتا هەڵمەسەنگێنە. جوان بیر لەو قسەم وەکە. تۆ فقط 5 دقیقە پێکەنینەکانیان نەبینی، ئیستۆریەکان و کلیپەکان و عکسەکانی فەزای مەجازیان نەبینی، تۆ فقط خۆشیەکانی ئەبینی، نازانی باقی ژیانی لە کاتەکانی کەیا چۆن بەسەربن. واللهی وەکو تۆ ئێش و ئازاری هەیە، خەم و ناڕەحەتی هەیە، کێشە و گرفتاری هەیە، عیب و ئیراد و ناخۆشی و شەڕ و کێشە لە ناو ژیانیا هەیە، کەم و کورتی هەیە، بەس تۆ نایبینی. ئەمە وێرانە دەکا. ئەگەر دەدا نەسبەتی باش لە دە پیاوایە، بۆ ئینتزارە دێ هەر دەکەی لە پیاوەکەی تو ئاکۆ بێ. پیاوەکەی تۆ شتێکی هەیە کە لە پیاوەکەی کەیان نییە، ئەوان شتێکیان هەیە لە ئەمانیە. بۆچی دەدا نەسبەتی باش لە دە ئافرەتا کۆ بۆتەوە ئەتەوێ ئەو دەدانە هەمووی لە ئافرەتەکەی تو ببێ؟ تۆ مسلمان ظاهری ژیانت بەراورد مەکە. لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. أو نا إيراد لمردكد مقرى لجنكد مقرى. أجر عيب إرادي هيا، أجر سريشتي خرابي هيا آزار ديا. پیغمبری خوشی زفرمی علیه الصلاة والسلام بیر لشت چاکەکانی وەکە لە ڕەوشتە جوانەکانی وەکە بە ئەوانت لەبیر بەرێتەوانێت.